ئەی ئەمەیە بزانم ئەو پێکەنینی قەبرستانە چییە؟ ئەو تا بۆیان نووسی و پێکەنینی قەبرستان ئەوە ڕۆژێکیان تەنها یەک جار کاگەحمە و توانی بەڕاستی من بێنێتە پێکەنی نەوی لەسەر مەسرح نا برادێکمان ئەمری خی کردبوو لەسەر قەبرانە یانێش کاگ عومەرجان ئیتر من و کاگەحمە لە شوێنەکە دانیشت بووین دەو دەقەیە مەلا بەڕێزەکە قسەیە کرد ئەحمە قسەیەکی کرد زۆر بەقووەت بوو یعنی زیاد لە حەد بەقووەت بوو لەو دەقەیە کەسیش پێ ناگەنی لەگە قسەکەی کرد یا مەقاقەی پێکەنین یا مەقاقەی پێکەنین و مەلاکە ئاوریە قسەوتم کردم بەگریان دەستی چاو خۆش بێ یا ڕەبی عیرفان ئەمەیە لێرە و بەسەلاتی ئەوم بۆ بجێڕیتەوە بیرە ماوە ئەوەی کە منە بردەوە وتە مریشک و برنجمان هەیە بەڵێ بەڵێ ئەم بیر ماوە زۆر بە خۆشحاڵیشەوە هاتی بەڵام کە بردمیتەوانێ نۆکاومە بەڵام بە چاوی عومەریەوە جوان باستان نەکرد بۆ ئەو ڕۆژی کە نۆکاوەکە مابەیەوە نۆکاوەکە مشکی پیا ڕۆشتە بوو بۆ یوتم تۆ بیخۆی مشکی تیا ڕۆشت دوایەوە نیە ئیتر وتم بە ئەوان بیخۆن باشتە بەڵام ئەوە جوان تا ڕوون کردەوە بۆ خەڵکە یعنی بۆ بەڵێ قاپەکەش بۆیە لەو قاپەیە بۆم دانێ جار بەجارە پشیلەکەم لێ ئاوی خواردەوە وەڵا باشە حەمدولیلا ڕێزی لێگرتومە زانی بڕوا بکە قورخێنەمەیان میاوە جاک ئەحمەد یەکشتی خۆش بۆ ئێوە بۆ خۆشەوی سام ژەرمەوە ڕۆژێکیان کاکە فارۆ داوای پیسای لێکردم وتی باوکە پیسا تەمان من هەرچیەک فارۆ بیخوا بێ دایکشم بیخوا چکە دایکم دایکیان بۆی لێرەشەوە هەواڵە ڕەدەکەمەوە کە زۆر لە پەیجەکاندان بەزانە بوو داچ عیرفانی وەسەحەم بردووە لە خوای گەورە بە زیابە ساغ و سەلیمە تەنها مردن بە دەستپای گەورەیە ئەوە بوو کە دایکم گوێی لێبوو تم بابوو پیزایەکیش بۆ دایکم بێنم وتم فارۆ تۆ چییە خۆیتی مشەکەل وتم دایەوە وتی وەڵای فارۆ چی خوا منیشەوەە وەڵا پیسا مێنایە بۆ ماڵەوانێ ئەوەی فارۆ مایەوەی دایکم مایە و سەیەکەم دایکم دانیشت بوو نییە خۆتم دایە و بۆ نایخۆی تی کوڕەکەم تۆ بۆ کوڕەکەی خۆت سەیگە قاچکی پێوەیە پەنیری پێوەیە تەماتەی لەسەرە خدە باوی منیش ئاوا بووە بوو ئەوی منی چی لەسەر نییە بەخوا کویەک وایە وتی بەخوای چی پێوە نییە سێرەکەم پیساکەی بە هەڵۆ جێڕادانا بوو بە قوربانی دایکە بم قوربان دەمە بێ کە دایکی منە دایکە بە قوربان بەخۆ بە خراپە نەموتووە بە قوربانیە بم دایکمە بەخوا من لێرە ئەو دەسانەی ماژەکەم کەشتی وەک کێشانەیەکە کڕی بۆ خوشکە نەسرین و پێم وایە لاپتۆپێکشی کڕی بوو بۆ ئۆزەی گیان ئەو بەسەراتشمان بۆ باس وڵای ئەوە هەرەوی ڕێجیمەکەم کاکە هەردا نابەز ڕەمەزان بوو بەڵێ ڕەمەزان بوو منیش تەلاسوێکم بۆ کڕی وتم کولی ئێوارەی خۆ پێشە وەڵا هۆزاوتی وەڵا باوکە منیش لاپتۆپمێ لاپتۆپ لاپتۆپێکشم بۆ کڕی دەی ڕۆژانە خێزانم خۆی کێشە ناوشانی پانترە بوودا نابەزی ئەتر هەموو ڕۆژە خۆی کێشە وەڵای تر دایکم وتی و چوتمەوە دایکەوە قەپانە خۆی کێشێت و ئەمانە وەڵا بەیانیەکە سام زریکەیەکە سەجێکم وەسانەوتم تۆ چێکشم وتی وەڵا دایگەورەشە دەسەر لاپتۆپە بکەم تێتی خۆمە کێشم شاشە ماژی تەقان شاشۆشی تەقار بوو ئێوارەیە بوو تازە جێگامان داخستە بوو ماڵەوانە یەک فەرشی بێجی بوو زۆر جوام کاگە عومەریش تەلەفۆنی کرد تیین بۆ ئەوێ هەنارمان بۆ بکڕە وتم باشە ئەم شودا خستۆت لە ناوەڕاستی فەرشەکەیە یەک گوڵی ئەمەنی سووری تیا بوو زۆر وابوو خوا ئاگای لێ وتم بانەی کڕم بە ماڵەوەتی نانابی کڕە عیبە عومەر و تێتی یەم هەناری چییە ناریشم کڕی بوو مارۆنی و مارۆنی لێ لەسەر ئەو فەرشە چۆن بیخۆنی چی نایڵێ وڵا هەنارەکەمان هەڵوەناوتم عومەر ئەمە مەساحەی تۆیە خۆی و زاوای و کشی و هەموویم لەسەر ئەو گوڵە سوورەدا نەبوو سەریان ناو بەیەکەوە ئەو تلیاگە کێشن وەڵای ئێمە لەسەر ئەو گوڵانە بێ ئەنار ناخۆین ناوەڵا هێکوەرە با بەس فرێدا قەشتەی نای ئێمە لەسەر ئەو گوڵان نارەخۆین بۆیە کەوتە سەری یاری ڕانگەی دیار نەبێ گۆرانی برام هەبوو لێرە لە سلێمانی ئەو کاتە لێرە بوو هەستم کرد یەک دوو خۆشەویستیوە کاکە عیرفان و کاک شێخ بورهان پێم گەیشتن وتیان کە عومەر قسەیەکەین دڵگران مەبە وتم نەوەڵا وتیان کاک گۆرانی برات هەستەکەین فێری خواردنەوە بووە بەڕاستانە وتی وەڵا ئێتر منیش خستمە پاقلەوە وتم شەو نایەم ئاگا لە ماڵەوە بێ وتی باش نەیزانی لە سەعات 12 شەوا خۆم کردم ماڵەوە هەڵا خێزانمەوە داما بووتم کا گۆرانتی لەو دی خەوتۆ فەلافلی خواردووە عیدەی تێک چووە هەڵا بەتانەکەم مەڵای ڕێک بۆ ئین تەپولە هاو کورەتم بابە ئەمە کەی فەلافلە با بەین ڕۆژ بێتەوە هەڵا بەین ڕۆژ بۆتم گۆران تۆ گەورەی پێشەوەی دەست لێ بەرزکەمەوە پێم بڵێ شەو لەکوێ بووی چێ فێری کردی وتی بەخوا کاگاوڕێ ئەوان ئەم کاگاوڕێکە پەیوەندی کرد وتی ئەم بووە هەڵا منیش زۆر بەپەسیەوە بەیانی بوو نام نەخواردبووە بڕوا بکە احترامم کەرەیە بەلامە چوارەکەیش پێکری کە عومەر بڕۆ ئەوەنە کەر ببوو هەڵا خۆم گەیان تیپەکەیان زێرەکەم ئەم هاوڕێ جەریدەیەکی پێ جامەسڕێ وتم هاوڕێ چەند نەفەرن تی 11 تم بە گۆڕی شەیدان بەو خوایە بە گۆڕی دایکم هەر یانزەتانێ بەدەستم بیخۆن
وتی وەڵام زانی تیشێتمان بۆکەی لە یەک نەوە ماڵاوە بێ هەڵاکە جامەکەی سڕی منوتم وتی جامەکەی سڕیتم مەیسڕە بەخوا مێشکێنم وتی ئەملا پاکرەوە ئەو لا بشکێنە هەر گەورەی ئەو پیاوای لە من کرد نەشەڕم کردو نە هیچ لێرەشەوە بۆە جارێککە خۆشەویستی بۆ هاوڕێ خەلیل هەیە